سڵاوتان لێبێت پوختەیڤارتان پێشکەش دەکەم. بەرپرسی نووسینگەی ڕزگاربووان و ڕفێنراوانی ئێزیدی بەڤاری گوت ئەم جارە و بۆ چەندین جاری دیکەش داوایان کردووە حکوومەتی عێراقی فیدراڵ یاسای ڕزگاربووانی ئێزیدی جێبەجێ بکات و خەمساردی تێدا نەکات. حسێن قایدی دەژڵێت لەو باوەڕەدان هێشتا ژمارەیە کچان و ژنانی ئێزیدی لەژێر دەستی داعشدا ماون و ڕزگار نەکراون. ئەوان و کەسوکاریشان پێویستیان بە هاناوە چوون و ڕزگارکردنیانە. وتەبێژی وەزارەتی پەروەردە بەڤاری گوت سبەینێ پێنجشەممە سەرجەم قوتابخانە و ناوەندەکانی خوێندن بەڕۆی خوێندکاران و قوتابیاندا کراوە دەبێت و دەوام دەست پێ دەکاتەوە. دکتۆر سامان سیوەیلی هەموو دەنگۆیانی ڕەت کردەوە هاوشێوەی ڕۆژانی هەڵبژاردن سبەینێ پشوو بێت. بۆی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕۆژی سێشەممە و چوارشەممەی ڕابردوو لەسەر جەمناوەندەکانی خوێندنی حکومی و ناحکمی و گشت دامەزراوە پەروەردەیەکان کرابووە پشووی فەرمی. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیاند ڕێژەی بەشداری پارێزگای دهۆک لە هەڵبژاردننی گشتی عێراق لە سەدا 76 تۆمار کردو و بەمەش پارێزگاکە بەرزترین ڕێژەی بەشداربوونی لە هەڵبژارنەکانی عێراقدا تۆمار کردووە. هاوکات پارێزگای میسان کەمترین ڕێژەی بەشداربوونی تۆمار کردووە کە تەنها لە سەدا 40 بووە. هەر بە گوێرەی ڕاگەندراوەکەی کۆمیسیۆن دوای ئەوەی لە سەدا 99.98 دەنگی سەرجەم بنکە و وێزگەکان جیاکرانەوە ڕێژەی دەنگدانی گشتی عێراق بۆ لە سەدا 56.11 بەرز بووەوە.